لە ئاکرێ کچێکی تەمەن 22 ساڵ تووشی تای خوێنبەربوون بوو و تەندروستی ئاکرێ دەڵێ ڕۆژی تەندروستی کچەکە باشە. دکتۆر ساڵح مستەفا بەڕێوەبەری تەندروستی ئاکرێ بە کوردستان 24 ڕاگەیاند. توش بۆکە کچێکی تەمەن 22 ساڵە خەڵکی گوندێکی ناحەی گردەسێنی سنووری قەزای ئاکرێ. خێزانی توش بۆکە ئاژەڵ بەخێو دەکەن و پێدەچێت لە ئاژەڵەکانەوە بۆی گوازرابێتەوە. دکتۆر ساڵح مستەفا دەشڵێ تەندروستی توش بۆکە جێگیرە و ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا ڕەوانەی ماڵەوە بکرێت. أو حالات بشتراز بك حالاتك بوزيتيفة طبعا في حالات هولاتية كما الجندك السنوري ناحية قردسين قزا أكري كابشتي الشاري هيفي نشان نخوشي هاوينا سردانا نوجدار مكرنا النخوشخانة قلان بشتي كو نخوش هاتي نفاندن وقمانا ويشان هاتي كرن كاحتمال أو نخوشات خوين بربوني بنمونا جهانا ورقرتن هانا روانا كرن بودوكي والويري بو بغدا دي انجام مرة قاندن كا حالتك بوزيتيف انكو حالتك موجبة انكو حالتك نخوشات خوين بربوني هولاتيا اتناوا مالا خدا آجاليتين و بكاري خدا كرنا آجالي راد بن بشتي ما تيم رواني قندي واجي كرين مالا واجي ديتين احتمالا افكرنيك افا كون ناقلي نخوشيه اجل توقل كرنيك بفهنا واحتمال يان تعامل ويا مباشر القل اجلي يان افكرنيك بي اگر عندك افا توجب بيتن افا احتمال كم حالات نبيتن احتمال مادام ما كرنيك هي ومادام ما فيروس هي ومادام ما هولاتي هنا اگر امريكارين خوباريزي درسي جبجينا كاين احتمال هيش حالات بما دركبن ونوكا حاليا يا نوفان ديال دفما وكو ركارين چارە سريه بوتنا كرن وبرضو خوي ساخلميه جيگيره والچاري هي حتى نوكا و بينا تقريبا 4 روز 5 روز ان شاء الله كيف بشكل جيگيري مينيتن بلكي چند روزا كي ديل دفما مينيتون بيتراونا كرن بمال وان شاء الله ما ترسيه السرجيانا ونبيتن وەک دیارە ماوەیەکە پلەکانی گەرما تادێت ڕووی لە زیادبوونە لە سلێمانی بەهۆی ئەم گەرمایەوە زیاتر لە 100 منداڵ تووشی سکشون ڕۆژانەوە بوون و لە نەخۆشخانە خەوێنراون. پزیشکان ڕێنمایی دایکان و باوکان دەکەن بۆی منداڵەکانیان لە توشبوون بە نەخۆشی بپارێزن دەبێت ئاوی خواردنەوە بکڵێن و بە خواردنی تەندروستیان پێ بدەن. قاوشەکانی نەخۆشخانی منداڵانە لە سلێمانی بەهۆی بەرزی پلەکانی گەرما منداڵێکی زۆر داخڵی نەخۆشخانەکە کراون و هەندێکیان بۆ وەرگرتنی چارەسەری پێویست لە نەخۆشخانە ماونەتەوە. هەنی یەکێکە لەو منداڵانی کە تووشی سکچون و ڕشانەوە بووە. بە گوتی دایکی پاژەوەی باری تەندروستی تێک چووە بە پەلە گەیاندوویەتە نەخۆشخانە. 3 شۆر بە ئازارەوە هەستا بە ئازارێکی تون ئازارێکی زۆری هەبوو ئیتە حەد بێ حەد ئازارەکەی ئیتە میژێنان بۆ خەستەخانە وەڵا ئێستا بەردۆخی هیچ باش نییە ئازارێکی تونی هەیە ئینتیهابێکی زۆر زۆری هەیە 5 بەتەڵیان تێکردو. پزیشکان ڕێنمایی دایکان و باوکان دەکەن بۆ ئەم دۆخە منداڵ لە پلەی گەرمای بەرز بە دوور بگرن و نەچنە دەرەوە ئاوی خواردنەوە باش بکۆڵێنن دواتر بخورێتەوە. ئەگەر منداڵێکیش تووشی سکچون و ڕشانەوە بوو نیشانەکانی سووک بوو لە ماڵەوە بە پێدانی شلەمەنی چارەسەر بکرێت. بەڵام ئەگەر سکچوونەکەی زۆر بوو بۆ ئەوەی تووشی وشکبوونەوە نەبێت بە پەلە بگەیەنرێتە نەخۆشخانە. ڕۆژانە حاڵەتەکان لە بەرزبوونەوەیان لەوانەیە ڕۆژێ هەیە 10 حاڵەت زیاتر لە 4 ڕۆژانی پێشتر هەیە حاڵەتەکان لەوانەیە 5 حاڵەت هەیە وەک ڕۆژی پێشتری بەڵام ئەمانە بەردەوام لە بەرزبوونەوەیان حاڵەتەکان بەشی زۆری لە 170 ئەو نەخۆشانی کە داخل نەخۆشخانە بن زیاتریش تاوان سکشون ڕۆژانەوەن سواز بەخوا ئەگەر تەندروستیشیان ناڕێک بێت تا ئێستا حاڵەتیوان بۆ ناتوو کە زۆر تسناک بێت یا خۆدەوە بێت چونکە هۆشیارێکی باشیش هەم ڕاگانەکان توانیوانە هۆشیارێکی باش بڵاو بکرێتەوە بۆی کە خەڵک ئاگادار بێت وشیار بێت بۆی کە حاڵەتەکان ڕویا زوو بێن بۆ نەخۆشخانە بۆی ئێمە بتوانین چارەسەریان بۆ بکەین بە دوور بن لە وشکبوونەوەی زۆر بۆیە تا ئێستا حاڵەتی زۆر تسناکمان بۆ نەهاتوەکەوە بێ بەشی هەر زۆریان دوای چارەسەر 1-2 ڕۆژ یاخود هەیە زیاتر ئەگەڕێنەوە ماڵەوە. حاڵەتێکی دیکە کە ئێستا لە منداڵان زیادی کردووە هەبوونی گەشکەیە کە پزیشکان بۆ ئەوەش ڕێنمایی ئەوە بە دایکان و باوکان دەدەن ئەگەر گەشکە لە منداڵەکانیان بدات و نیشانەکانیان لێ دەرکەوت وەکو زیادبوونی سپێنەی چاو و ڕەغبوونی لەش و کەفکردنی دەم ئەوە پێویستە بە زووی پزیشک بیبینێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هەواڵێکم پێیە خۆم بەقەت خەڵانی مۆزوعەکە دڵم پێی خۆشە. چارەسەرێکی زۆر سەرکەوتوو بۆ جۆرێک لە شێرپەنجە کراوە کە 100% کاریگەری هەیە.
دەرمانێک لەسەر 18 نەخۆشتاقی کراوەتەوە کە شێرپەنجەی ڕێکتە یان شێرپەنجەی کۆمیان هەبوو. دوای دەرمانەکە هەر هەمویان چاک بوونەتەوە. دەرمانەکە ناوی دۆستار لیما بوو بۆ ماوەی 6 مانگ 3 هەفتە جارێک دراوە بە نەخۆشەکان لە کۆتاییدا یەک بە یەکیان چاک بوونەتەوە و گرێ شێرپەنجەیەکەیان ون بووە. زانایان ئەمە بە دەستکەوتێکی گەورە دەزانن چونکە دەرمانەکە کاریگەری 100% هەیە لە چارەسەرکردنی نەخۆشیەکەدا. دۆستار لیما دەرمانێکە کە تەواوی پێکاتەکەی لە تاقیگە دروست دەکرێن و وەک دژە تەنەکانی جەستەی کەسەکە کار دەکەن. واتە لە بری جەستەی کەسەکە دژی خانە شێرپەنجەیەکان دەجەنگن و بە وردی و دیقەتێکی نایابەوە ئەمە دەکەن. دوایەوەی نەخۆشەکان بۆ ماوەیەکی دیاری کراو دەرمانەکان بەکارهێناو پزیشکان بانگیان کردوونەتەوە تا پشکنینیان بۆ بکەن. دەبینن لە هیچ پشکنینێکدا شێرپەنجە لە جەستەی نەخۆشەکاندا نەما و هەموو گرێ شێرپەنجەیەکانیش ون بوون. لە کۆڵینەوەکە لە جۆرناڵی پزیشکی نیو ئینگلاند بڵاو کراوەتەوە پزیشکانی ئەمریکا لەبارەیەوە دەڵێن ئەمە یەکەم جارە لە مێژوودا پێشاتێکی ئاوا لە چارەسەری شێرپەنجەدا دێتە ئاراو. نەخۆشەکان پێشتر هەموو جۆرە چارەسەرەکانی شێرپەنجیان تاقی کردبەوە هەر لە چارەسەری کیمیاییەوە تا تیشک و نەشتەرگەری قورس و نالەبار هیچیان چارەی دەردی ئەوان نەبوو. بەڵام ئێستا هەر 18 کەسەکە ئەڵێ گوێزی ساخن و کەسیان پێویستیان بە چارەسەر نەماوە. توشبوون بە ئاوڵەی مەیمون لە جیهاندا زیادی کردووە. تاوەکو ئێستا 1066 کەس لە 28 وڵاتی جیهان تووشی نەخۆشیەکە بوون. زۆرترین ژمارەی توشبوونیش لە وڵاتی بەریتانیا تۆمار کراوە. ئاوڵەی مەیمون نەخۆشیێکی تازە نییە، پێشتریش هەبوو، بەڵام ئەم ماوەیە زۆر بە شێوەیەکی خێرا لە چەند وڵاتێک بڵاو بۆتەوە. پزیشکانی پسپۆری نەخۆشیە گوازراوەکان هۆشداری دەدەن لە ئەگەری تەشەنەسەندنی زیاتری نەخۆشیەکەەوە دەڵێن ڕێکارە خۆپارێزیەکان دەبێت پەیڕەو بکەن. لە ئەنجامی بڵاوبوونەوەی جارێکی دیکەی ڤایرۆسی ئاوڵەی مەیمون لە جیهاندا تاوەکو ئێستا 1066 کەس تووشی نەخۆشیەکە بوونە و پسپڕانی پزیشکیش هۆشداری دەدەن ئەگەر خەڵک پابەندی ڕێکارەکانی خۆپارێزی نەبن ئەوە ژمارەی توشبووان زۆر زیاتر دەبێت و وەکو ڤایرۆسی کۆرۆنا سەرتاسەری جیهان دەگرێتەوە. ئاوڵەی مەیمون نەخۆشیەکی دەگمەنە و لە سەدەی ڕابردوودا بڵاوبۆتەوە. سەرچاوەی سەرهەڵدانی نەخۆشیەکەش لە ئەفریقیاوە بووە. بەڵام ئێستا جارێکی دیکە بە بڵاوبوونەوەی لە چەند وڵاتێک خەریکە ببێتە هەڕەشەیەکی جدی لەسەر کەرتی تەندروستی تەواوی وڵاتان. بەگشتی نیشانەکانی نەخۆشیەکە بریتین لە تا ئازاری ماسوولکە، ئەستوربوونی غودە لیمفاویەکان و قلیشانی پێستی دەست و ڕوخسار. ئاوڵەی مەیمون نزیکەی 2 مانگە لە جیهاندا بڵاوبۆتەوە و لە ماوەیەکی کەمدا لە چەندین وڵاتدا حاڵەتی توشبوون تۆمار کراوە. ژمارەی ئەو وڵاتانەی ڤایرۆسەکەی تێدا بڵاوبۆتەوە 28 وڵاتە و 1066 کەسیش توش بوونە. زۆرترین ژمارەکەی توشبوون لە بریتانیایە کە 303 کەیسە. ئیسپانیا 225، پورتوگال 153، کەنەدا 81، ئەڵمانیا 8، فەڕەنسا 52، هۆڵەندا 40، ئەمریکا 27، ئیتالیا 25، بەلجیکا 17، سوئیسرا 8، ئیمارات 8، ئوسترالیا 6، چیک 6، ئیرلندا 6، سوید 5، سلۆڤینیا 3، ئەرژەنتین 2، دانیمارک و فینلەنداش 2 توش بوو. هەرچەندە تەندروستی جیهانی هەفتەی ڕابردوو ڕایگەیاند بوو لە وڵاتانی ڕۆژ ئاوا زۆربەی توشبووانی ئاوڵەی مەیمون هاوڕەگەزخوازن، بەڵام تا ئێستا هیچ بەڵگەیەکی یەکلاکەرەوە نییە لەسەر ئەوەی نەخۆشیەکە بەتایبەت لە نێوان هاوڕەگەزخوازاندا تەشەنە دەکات. کە باس لە وەرزشکردن نەکرێ زۆربان پرسیارەکەین ئایا کەی باشترین کات و وە گونجاوترین کاتە بۆی جەستەمان سوودی لێوە بگیرێت. لە تازەترین توێژینەوەکاندا هاتووە کە کاتی وەرزشکردن بە پێی ڕەگەز دەگۆڕێت. ڕەنگەمە قسێکی تا ڕادەیە سیر بێ بۆ وەرزشوانان. وەرزشکردن بە گشتی لە بەیانیان دوای لە خەوەستانیان شەوان پێش خەوتن کاریگەری لەسەر جەستە هەیە و کاریگەریەکەش دەگۆڕێ. لە کاتێکدا جۆری وەرزشکردنەکەش دەکرێت جیاواز بێت بە پێوەی ئایا ئەو کەسە دەیەوێت تەنها چەوری کەم بکاتەوە یان ماسوولکەش زیاد بکات. لا توێژینەوەکەدا هاتووە کە باشترین کات بۆ وەرزشکردنی پیاوان شەوانە لە کاتێکدا بۆ ژنان جیاوازە. ئەگەر ژنێک بێوێت چەوری بتوێنێتەوە بەیانیان باشترین کاتە، بەڵام ئەگەر ماسوولکە و جەستەی بەهێز بکات ئێواران کاتێکی باش. جاران تەنها بەتەمەنەکان بە دەستکێشەی ئازاری ئێس و ماسوولەکانیان دەیان ناڵێت، بەڵام ئێستا
بەشێکی گەنجەکانیش کێشەیان هەیە. فسفۆر مادەیەکە یەکێک لەو مادانەی کە بۆ بەهێزی ئێسک و ددان کاریگەری هەیە. لەگەڵ ئەوەشدا ددان و ئێسک ئەو دوو شوێنن کە ئەم مادەی بۆ ماوەیەکی درێژ لە نێو خۆیاندا دەهێڵنەوە. بە پێی ڕێنوێنی دامەزراوەی تەندروستی ئەمریکی لە تەمەنی 90 ساڵ بەرەوسەرەوە ڕۆژانە پێویستە 700 میلیگرام لە فسفۆر وەربگیرێت. زیاتر ڕەویکردن لە وەرگرتنی ئەم مادەیە دەکرێت بە هەمان شێوەی کەمی کێشە بۆ بەشێکی جەستە دروست بکات. 7 جۆر خواردنمان هەیە کە دەکرێت لە ڕێگەیەوە فسفۆر وەربگرین. بۆ نمونە هەردوو جۆری ماسی ساردین و سەلەمۆن، ناوکە کوولەکە، مریشک، قەل و ماست و چەند خواردنێکی دیکە. هەرێکێک لەم خواردنانش بە بڕێکی جیاواز لە چەند گرامێکدا ئەم مادەیە دەبەخشێتە جەستە. باڵابەرزی ڕاستە خۆش و پۆزی خۆی هەیە، بەڵام توێژینەوەیکی نوێڵەیە با باڵابەرزان ئەوەنش کەیفیان بەخۆیان نەیە لەمەوە دووە چونکە بەپێی توێژینەوەیەک پەیوەندیەک هەیە لە نێوان باڵابەرزی مرۆڤ و ئەگەری توشبوون بە چەندین نەخۆشی جیاجە. توێژینەوەکە لە گۆڤاری PLS جێنێتیکسی ئەمریکیدا بڵاو کراوەتەوە و سەرنجی خستۆتە سەر ئەو کەسانی باڵیان لە ئاستی ئاسایی بەرزترە و دەری خستووە. ئەو کەسانەی ئەگەری توشبوونیان بە چەند نەخۆشیکی وەک شێوانی لێدانەکانی دڵ، بەرزبوونەوەی پەستانی خوێن، بەرزبوونەوەی کۆلسترۆل، دەوالی و گیرانی خوێنبەرەکان زیاترە ئەو کەسانی کە باڵیان بەرزە. توێژەرانی زانکۆی کۆلۆرادۆ کە بە توێژینەوەکە هەستاون بۆیان دەرکەوتووە بەرزی باڵا ئەگەری تێکچوونی هەستە دەمارەکان و هەوکردنی پێست و ئێسکەکانیش زیاد دەکات. لە درێژەی توێژینەوەکەدا ئاماژە بۆ دراوە هۆکاری هەندێک نەخۆشی دەکرێت بدرێتە پاڵ بەرزی باڵا لە بارێکدا ئەگەر توش بووەکە باڵای لە ئاستی ئاسایی بەرزتر بوو. ئەمە کۆتایی هەواڵە تەندروستیەکان بوو. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان دەگەڕێمەوە هەولێر.